هاتم شێلم فرۆشە دانیشتووی بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر لەمپەرەکانی بەردەم هەڵبژاردن دەکەین لە ئێستادا جارێکی دیکە پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هاتوتەوە بربەست لە ئێستادا باز دەوەکرێت کە لایەنەکان کۆدەنگن بەوەی کە بە تۆماری بایۆمەتری عێراق هەڵبژاردن ئەنجام درێ و لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن کۆدەنگێکەیە بەڵام ئەوەی کێستا کێشەی لەسرە مەسەلەی کورسی پێکاتەکانە کە لە بۆ هەڵبژاردننی داودوی پەرلەمانی کوردستان چۆن دەبێت لەگەڵ ڕێک لە بەڕێزان شیروان زرار و تەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم کە لە هەورێرۆ لەگەڵمانە هەروە دکتۆر حەمە ساڵح بەرپرسی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری هەروەها جەبار عەزیز سەرۆکی ڕێکخراوی ماڵی سەرکەوتن و پسپۆری بواری هەڵبژاردن ئەویش لەگەڵمان دەبێت لە ستۆدیۆ سەرەتا گەر لە کاک شیروانەوە دەست پێ بکەین سوپاسی میوانەکانمان دەکەین کاک شیروان بەخێر بێن وەکو کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان ئێوە ماوەیەک بڵێن 3 ساڵە ماوەتان بەسەر چووە وەک بە فەرمی خۆتان پێشتر داوەتان کردبوو کە پەرلەمانی کوردستان ئەم کێشتان بۆ یەکلا بکاتەوە بۆەوەی کە هەڵبژاردن دوانەکەوێت ئەگەر ئەوەی کە پەیوەندی بە ئەنجومەنی کۆمیسیارانەوە بێت زۆر سپاس کە حەکیم بەناوی خوای گەورە مێرەبان سپاس بۆ دەرفەتە ڕێزە خۆشەویستیم بۆ میوانانی بەرنامەکەت و بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان لە ڕاستیدا سەبارەت بە ئەنجومەنی کۆمیساران شتێکی شاراوانیە کە ئێمە ئەنجومەنی کۆمیساران ماوەی یاسایی تەواو بووە و ئێمە بە ئەرکی یاسایی خۆمان هەستاوین ئەوەیەوەیە کە لە پێش تەواوبوونی وادەی یاسایی بە 5 مانگ ئێمە لە 2019 نووسراومان کردووە و تاکو ئێستا 4000 نووسراومان کردو بۆ سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەڵام خۆتان ئاگدان بە بیان و جیاواز هەموو جارەکان وەڵامی پێویستمان وەرنەگرتووە ئەوەی ئێستا دەبینین ئەوەیە کە جدێتێکەیە لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و لە حیزبەکان بۆی کە چارەنووسی هەڵبژاردن خۆتان ئاگدارن بەبێ هەبوونی ئەنجومەنێکی کارە ناتوانێت بکرێت و قسەیەکی باهۆیە حەزەکەم بۆ دەست پێ بکەم ئەوەیە کە دەڵێ ئەگە هەڵبژاردنێکی دەتوێت هەڵبژاردنێکی سەرکەوتوو بکەی پێویستە 3 خاڵی سەرەکیە بێ یەکەمیان هەبوونی یاسایەکی باش خاڵی دووەم هەبوونی کۆمیسیۆنێکی باش کە سەرپەرشتی هەڵبژاردنەکان بکە و خاڵی سێم بوونی دەنگدەرێکی وشیار و ژیر کە بتوانێت دەنگ بەچێ قوار و لەستێکدا لەبەرەوە لە حاڵەتی ئێستادا فعلا ئەنجومەنی کۆمیساران چاوەڕێی دەکەین کە ئێستا بووتە بە یەک پاکێج لەگەڵ هەموار یاسی هەڵبژاردن لە پەرلەمانی کوردستان یەکلا بکرێتەوە و پێشمایە ئیرادێکی جدی هەبێ ئەوەندە بابەتێکی گرنگ نییە چکە ئەوەی کە دەبینین زۆربەی لاەنە سیاسەکان لەسەر ئەنجومەنی ئێستای کۆمیساران کۆکن کە ئەو ئەنجومەنی ئێستا سەرپەرشتی هەڵبژاردنەکانی داهاتوو بکە بەهۆی هەبوون ئەزمون و شارەزایی لە بواری هەڵبژاردندا و ئەگەر و نەبوونی کاتی پێویستیش لەبەر دەمی پرۆسی هەڵبژاردندا چونکە گەر یاسایەکە بە تەواوەتی بگۆڕی و ئەنجومەنێکی تازەی کۆمیساران سەر لە نوێ متمانی پێ بدرێتەوە تەسەوڕ دەکەین کە پرۆسەکە دوا بخات بۆیە تەسەوری ئێمە وایە کە هەردوو بابەتەکە بە یەک جار لە پەرلەمانی کوردستان یەکلای بێتەوە هەم یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە هەم ئەنجومەنی کۆمیساران متمانی پێ بدرێت باشە بەس ئێستا ئەنجومەنی کۆمیساران لەنەوە کۆمیسار پێکاتوایە ئێستا دوو کۆمیسار یەکیان وفاتی کردووە یەکیان لە پۆستەکەی نەماوە دەبێ ئەوانش پڕ بکرێتەوە بێگومان ئێمە ئەنجومەنی کۆمیساران 9 کەسە و بۆی کە نیسابی قانونی تەواو بێ پێویست هەر 9 کەسەکە حزوریانە بێ و دیارە ئەو کەسە ئەمەژت پێکرد بەهۆ کاری جیاواز بووە بەڵام وا بڕیارە لە کاتی دەست بەکاربوونی ئەنجومەنی کۆمیساران و متمانەدان جارێکی تر بەڵێ بێگومان ئەو دوو پۆستە پڕ دەکرێتەوە ئەنجومەنی کۆمیساران بە شێوی خۆی دەمێنێتەوە کە نۆ ئەندامی ئەنجومەنی کۆمیساران دەبێت باشە بەس یاسای هەڵبژاردنیش وەکو خۆی بڵێن یاسای کۆمیسیۆن لەلایەن دادگای فیدراڵی بەرگەیەکی ڕەتکرابەوە ئەویش دووبارە مادەی 2 بوو کە باسی لەوە کردبوو دەسەڵاتی حەسری کۆمیسیۆنی هەرێمی یەک هەڵموو هەڵبژاردنێک ئەنجامدا لەلایەن دادگای فیدراڵی ئەوەش پێویستی بە هەموار هەیە نەخێر ئەوە تەمان لە ڕاستی داوی ئەو سکاڵایە کە لە دژی کۆمیسیۆنی کوردستان جوڵێندرا لەلایەن بەشێک لە ئەندام پەرلەمانتارانی نەوەی نوێ جوڵانی نەوەی نوێ پێشکەشکرا بوو لەسەر نایاسایبوونی ئەنجومەنی کۆمیساران و کۆمیسیۆن بەڵام خۆتان ئاگدارن کە یاسای ئەنجومەنی کۆمیساران و کۆمیسیۆن لە پەرلەمانی کوردستان دەرچووە و بە یاسای ژمارە 4 2014 ناسراوە و هیچ گرفێکی یاسایی نەبوو یاسایە و بەو یاسایە بەڕاستی گشتپشتی هەرێمی کوردستان کراوە و بە یاساش هەڵبژاردننی 2018 پەرلەمانی کوردستان خولی پێنجەم بەڕێوە چووە
گرفتێکی یاسایی نەبووە و لەسەر وشەی حەسری بەڕاستی لێکدانەوەی جیاواز کرا بەڵام کورتترین ئەوەیە کە لە مادەی ژمارە لە یاشای کۆمیسیۆن لە مادەی چوارەم ئاماژە بۆ دەکا تەنها دەسەڵاتی حەسری کۆمیسیۆنی کوردستانە کە سەرپەرشتی هەڵبژارنەکان بکە لێکدانەوەی یاسایی دادگای فێدراڵی ئەوە بوو کە تەنها کۆمیسیۆنی کوردستان نییە کە سەرپەرشتی هەڵبژارنەکان بکە بەڵکو کۆمیسیۆنی عراقیشەیە کە لە هەڵبژارنەکانی فێدراڵدا بەشداری دەبێت بۆیە واتە تەنها دەسەڵاتی کۆمیسیۆنی کوردستانیە بەڵکو کۆمیسیۆنی عراقیش دەتوانێت هەڵبژارنەکان بکە بۆ هەڵبژارنانەی کە تایبەتن بە پەرلەمانی عراق ئەگینا بنەسەد یاسایەک هیچ کێشەیەک نییە ودانی بە دەستوریبوون و شەرعیبوونی کۆمیسیۆنی کوردستان دانا و بۆ سەنەدێکیش بەڕاستی بۆ گومانانی کە لە کۆمیسیۆنی کوردستان هەبوون ئەو ڕەت کراوە کە دانیان بۆی دانا کە کۆمیسیۆنی کوردستان کۆمیسیۆنێکی تاو دەستوری و شەرعیە و هیچ گرفتێکی یاسایی نییە. باشە سەبارەت بە تۆماری بایۆمەتری زۆر لایەنەکان داوا دەکەن تۆماری بایۆمەتری عێراق بەکاربهێنرێ وەکو کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسیێرێ دەتوانن ئەمە بەکاربێن و هەماهەنگیەکە لەگەڵ کۆمیسیۆنی عێراق بۆی ئەوە بەکاربێنن بۆ هەڵبژاردنی داهاتوو؟ وەکو جەناب ئاماژت پێکرد ڕاستی ئێستا لە نەک ئێستا ساڵی پار لە دانیشتەکانی سەرۆکاتی هەرێمدا زۆربەی لایەنەکان داوای تۆماری بایۆمەتری عراقیان کرد دیارە ئەوەی کە هەڵبژاردنی 2021 پێکرا داوا دەکەن جارێکی دیکەش جەخت کراوەتەوە لە کۆبنەوەکانی ئەم دوایی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیشدا لە ڕاستی دامە لە ساڵی ڕابردوودا لەگەڵ یۆنامی لەگەڵ تینی یۆنامی ئەو بابەتە بات کرا و ئەوان تەبعاً هەوڵیاندا نێوەنگیریەکی مابینی ئێمە و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عراقکەن بە خۆشحاڵی ئەوەی کە پێمان گەیشت ئەوەیە کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عراق ئامادەیان دەربڕی مەبدەئیان ئەگەر ئێمە بە فەرمی داوای ئەو تۆمارە بکەین کە تایبەتە بە هەرێمی کوردستان و لەلای ئەوان سێ پارێزگایە ئەوان دەتوانن ئەو تۆمارە بدەن بە کۆمیسیۆنی کوردستان بەڵام شێوازی وەرگنی تۆمارەکە و شێوازی کار لەسەرکردنی بەڕاستی گرنگە بنسەد ئێمە ڕوون نییە تاوەکو ئێمە بە فەرمی داوای دەکەین و بزانین ئەوان چ مەرجێکیانە ئایا ئێمە تۆماری دەتوانین ڕاستەوخۆ خۆمان سەرپەرشتی بکەین و دەسەڵاتی تاوامان هەیە بۆ هەموو گۆڕانکاریەک لە لای خۆمان کێمە چاڕۆی ئەو دەکەین یاخود دەبێت بە هاوبەشی بێ لەگەڵ ئەوان ئەو تۆمارە بەڕێوە برێ و تیمەکانی ئەوان و تیمەکانی ئێمە بێکەوە بە هاوبەشی ئەو تۆمارە کاری لەسەر دەکەن و بنکەکانی تۆماری نوێکنەوەی تۆماری دەنگدەران بە هاوبەشی بێ ئەوانە بەڕاستی لە ڕۆژانی ئایندەدا دوای یەکلابوونەوەی پرسەکانی ئێمە و یاسی هەڵبژاردن دەبێت بە ڕوونی لە ناو یاساکەدا ئاماژە بۆ کرێ ئایا ئێمە تۆماری بایۆمەتری عراق بەکاربێنین وەگەر بەکاربێنین ئایا ئەو تۆمارە دەسەڵاتی سیاسی پشتگیری ئێمە دەکا و پەرلەمانی کوردستان دامەزراوە شەریعەکان پێویستە پاڵپشتی ئێمە بکەن لە وەرگنی ئەو تۆمارە و پەرلەمانی کوردستان ورد و دریشتی ئەو تۆمارە ئاگادار بێ بۆی کە بەرپرسیارەتی تەنها لەسەر ئێمە نەبێ بەڵکو لایەنە سیاسیەکانیش خۆیان بەرپرسیارەتی هەڵگرن لە هەر ئەگەرێکدا لەو تۆمارەدا هەبێ و دیارە ئەو تۆمارە ئێمە خۆشمان تێبینیمان لەسەر هەیە بەڕاستی ئەو تۆمارەش 100% نییە بەڵام باشە لە تۆمارەکانی تر چونکە تا ئێستا بۆ زانیاری جەنابتان 180 دەنگدەر پەنجەمۆری وەرگراوە و 120 ماوە ئەو 120 ئایا بەشێک لەوانە دەنگی وەهمین و هەر فعلەن هەر نەبووە یاخود هەر ڕێژەکە تاوا نەکراوە ئەوەش بەڕاستی گرفتێکە و چەندین گرفتی تر کە لە تۆمارەشدایە بەڵام بەرحاڵ باشین تۆمارەکە کە لە ئێستا لەبەردەستدابێ بۆی کە بتوانێت هەڵبژاردنی پێ بکرێت. باشە بە زۆکو پێکاتەکان ئێستا داواکارێکی زۆر هەیە بۆی کە پێکاتەکان تۆماری دەنگدەرانی تایبەتیان هەبێ بنکەی دەنگدانی تایبەت لە ڕووی تەکنیکی و هوەریەوە وەکو کۆمیسیۆنی کوردستان دەتوانن ئەمە بکەن ئەگەر لە یاسای هەڵبژاردن هەموار کرایەوە؟ خۆی کاک حەکیم ئێمە ئەوەی کە لە یاسای هەڵبژاردندا جێگیر بکرێت ئێمە مولزەمی کە جێبەجێکەین ئێمە دواتر ڕێکاری پێویستی بۆ دەردەکەین و بەراوێژ لەگەڵ لایەنە سیاسەکان و دەستگای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕاو سەرنجی لایەنەکان و پێکاتەکانی زۆر دەگرین بەڵام ئەوەی کە ئەرکی ئێمەیە ئێمە ئەگەر بەڕوونی دەبێت لە یاساکەدا زۆر بەڕوونی میکانیزمی جێبەجێکردنەکە بخرێتە ڕوو ئایا ئەوان وەکو هاوڵاتیانی تر لاما بنکەکانی پێشتر کە دەنگیان داوە دەنگ دەدەن یاخود ئێمە خۆمان بنکەیەکی تایبەتیان بۆ دیاری دەکەین واتە بەرزت پێکاتەکان چەند بنکەیەک بنمونە ئەو شوێنانەی کە زۆرترین و چڕی دانیشتوانی پێکاتەکانی تێدا بنمونە پێکاتی مەسیحیمان هەیە تورکمان هەیە
و ئەرمەن هەیە و ئەگەر پێکاتی تریش زیاد نەکرێت ئەو پێکاتانە ئێمە دیارە لە سنووری هەرێمی کوردستان بە شێوەیەکی فعلی لەکوێدا نیشەجێن دەکرێت لەو شوێنانە چەندمرکەیەکی دەنگدان دیاری بکرێت و لەو بنکانە تایبەت بێ باوان و لەوێشەوە بەڕاستی ئەوەی کە داواکاری لە سیاسەکانە خۆیان دەنگ بە کاندەکانی خۆیان بدەن هەچەنەوە پرۆسەیەکی تۆزێک ئاڵۆزە بە تایبەت بەوە تورکمان ئەگەر بکرێت بۆ مەسیحیەکان لەبەر ئەوەی کە لە بەڕگەزنامەکاندا ئاماژەی بێکراوە کە دیانەکان مەسیحیە لەوانەیە ئاسانترێ بەڵام بۆ تورکمان تەمەن بەڵگەنامەی کەر پێویستە لەبەرەوە پرۆسێکی ئاسان نییە بەڵام من هەموو کاتێک دەڵم ئەگەر ئیرادەیەکی جدی هەبێ لە بۆ جێبەجێکردنی بڕیارەکان بێگومان وەکو باقی پرۆسەکانی کە دەکرێت جێبەجێ بکرێ بەڵام پێویستی بە وردیات و ئالەتی ورتەیە بۆ جێبەجێکردنی باشە کاتمان زۆر کەما بەس سەبارەت بە بەڕژی بڵێن پابندی دیکات هەیە وەکو بوجەتان لە بەدەستدا ئێستا و خۆتان کەی ئامادەن بۆ هەڵبژارنەکە و بوجەتان لە بەردەستدا ئەگەر بۆ نمونە پەرلەمان متمەنەی داوە بە ئەنجومەنی کۆمیسیارە خۆی لە ساڵی پارکای حەکیم لەلایەن بەرە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە لە مانگی دە دیاریکرا بجە ڕەزامەندیان دەربڕی بەڵام لەبەرێک کە لە کاتی خۆیدا نەکرا بەڕاستی لە کاتی ئێستادا پێمان وایە جارێکی دەبێت قسە لەسەر بابەتە بکرێ بۆیە ئەمە بە کورتی ئەگەر کورتی کەینەوە بەڕای ئێمە 6 خاڵ پێویستە بۆی کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدێت خاڵ یەکەم ڕێکەوتنی لایەنە سیاسیەکانە خۆیان کە لەسەر بابەتی هەڵبژاردن کە ئێستا بە خۆشحاڵیەوە تقریبا زۆربەی لایەنە سیاسیەکان هەندێک گرفتی کەم نەبێت تەکنیکی ئەگینا ڕێککەوتون لەسەر کۆمەڵی بابەت خاڵی دووەم مەسلەی ڕێککەوتنی پەرلەمانیە کە لەناو پەرلەمانی کوردستان لەسەر یاسا هەمواری یاسی هەڵبژاردن ڕێکەون کە ئەو یاساش بەڕاستی کاتی یعنی بابەتەکانی زۆری تێدا یعنی کۆمەڵە مادەی زۆر پێویستی بە هەموارە بەڕای ئێمە کە لایەنە سیاسیەکان لە پرسی پێکاتەکانە مەسەلەی بەڵگانامەکانێک کە لەوێ داهاتووە لەسەر قەزەی مەسەلەن ڕێژەی کۆتای ئافرەتە کۆمەڵی بابەتی ترێک کە لایەنە سیاسیەکان بەگرنی دەزانن قسەی لەسەر بکەن لەسەر نەتائیجی ژمارنی دەنگەکانە ئابەت شەیەک بە ئەلکترۆنی بێ یاخود دەسیبی ئەلکترۆنی بێ ئەوە خاڵی دووەم ڕێککەوتنی بەرنا خاڵی سێم بەڕای ئێمە دەبێ مەرسومی هەرێمی هەبێ دیاری ڕۆژ هەڵبژاردن دیاری بکە بەڕاوێژ لەگەڵ ئێمە خاڵی چوارەم مەسەلەی بودجەیە کە جەنابەت ئاماژەت پێ کرد و خاڵی پێنجەم بریتە کات لە بەردەستی ئێمە دابێت کە 6 مانگ دیاری کراوە و خاڵی شەشەم کە ئێمە بەڕاستی بە زەروری دەزانین هەبوونی کەشێکی لەبارە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان کە من بەڕاشکاوانە پێتان بڵم بەداخەوە لە کاتی ئێستا دەبەوەی بارودۆخی هاوڵاتیان و گرژی لە مابین لایەنە سیاسیەکان و یعنی نەبوونی ئاسۆیەکی باش لە بەردەم هاوڵاتیدا و سیستەمێکی باشی حکومڕانی ئەو وای کردووە کە تەرجیعێکی زۆر نەبێت بۆ بەشداری هاوڵاتیان بەداخەوە و ئەگەر لەو چەند مانگەیدا گۆڕانکاریی جدی نەکرێ و ئاوردانێک لە بارودۆخ و ژیانی خەڵکدا نەکرێ تەسەور دەکەم من بەشداری خەڵک لە ئاسێکی باشدا نەبێ ئێمە کۆتا هەڵبژاردنی عێراق بەپێی داتای فەرمی هەڵبژاردنەکانی کۆمیسیۆن هەڵبژاردنەکانی عێراق 125 بۆ 30 بەشداری کردووە کە قەنەعەتم وایە ئەم ڕێژەیە کەمتر دەبێت ئەگەر گۆڕانکاری لە کۆمەڵی هەنگاوی و پەلە ناوێنرێ و بارودۆخی ژیان و گوزەرانی خەڵک تۆزێک باشتر نەکرێ تەسەور ناکەم بەشدارێکی باشی هەوڵاتیان بێ ئومێد دەکەین ئینشاڵڵا دەسەڵاتداران لەو پەیامە گەیشتبن و ئەگەر بۆ 4 ساڵی و بە شێوەیەکی تەکنیکیش بێ بتوانن تۆزێک بارودۆخ و ژیانی خەڵک باشترکەن. زۆر سوپاس بۆ بەڕێز شیروان زرار و تەبێژی کۆمیسیۆنی هەڵبژار و ڕاپرسی هەرێم کە لە هەولێرەوە لەگەڵ مامی سوپاسی ئامادەبوون دەکەین زۆر سوپاس کاک دکتۆر بێسوود جەنابی خێر بێت بۆ ورن دەکاتنە لە خزمەتان کاکتۆر سەبارەت بە ئێستا ڕێکەوتنێک کراوە ینی لێک نزیکبوونەوە کێ ینی بۆی ڕاشکاردن لەگەڵ بینێنە لە نێوان لایەنەکان لەسەر تۆماری دەنگدەران دابشکردنی کورسیەکان هەمواری یاسای هەڵبژاردن چی ئێستا ناکۆکیە؟ مەڵێ بەناوی خوای بەخشندەی میرەبان سوپاس بۆ جەناب و بۆ هاوکاران و سڵاو بۆ بینەران و بینەرانی کەناڵی ئاسپانی پێیان ڕێزی خۆشەویستیشم بۆ کاک شیروان و بۆ برای بەڕێزم کاک جەباری دیارە یاسای هەڵبژاردن پرسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان پرسێکە هەمیشە لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان لە دقەی زافیا بیریانەکەوێتەوە کە جارێتتر خۆیان ئامادەکەن بۆ هەڵبژاردنێکی تر بەداخەوە لە ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان
یعنی هیچ خولێکی پەرلەمانی لە هەرێمی کوردستان تا ئێستا تەواو نەبووە کە ماوەکەی درێژ نەکرابێتەوە و خولی وا بۆ زیاد لە جارێکیش ماوەکەی درێژ کراوەتەوە. ئەمە ئیشێکی داهێنراوێکی خراپە لە هەرێمی کوردستانە کە لایەنە دەسەڵاتدارەکان پەنایان بۆ بردو. بۆیە بە دڵنیایی پێویستە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ و هەڵبژاردن لە هەرێمی کوردستان هیچ بەدیلێکی نییە جگە لە هەڵبژاردن. مادەم هەڵبژاردن هیچ بەدیلێکی تری نییە جگە لە هەڵبژاردن پێویستە ئەسەرکوکی لەسەر چی هەیە لەسەر چی لێک نزیک بوونەوە هەیە؟ ئێمە تا ئێستا هەموو شتەکان بە بەیاننامە هەیە. بەس لە وەرەقەیەک بۆ نمونە ئێمە چوار لایەنی سیاسی یەکێتی نیشتیوانی کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان دانیشتین و بەیاننامەیەکمان بڵاو کردەوە و کە سوورین لەسەر ئەوانەی کە پێشتر داوامان کردبوو. بە دوای ئێمە خۆشبەختانەیش کە پارتی دیموکراتی کوردستان بە شەوەکەی ئاویش بەیاننامەیەکی بڵاو کردەوە ئامادە بوو و دوێنێ هەنگاوێکی تر نراوە، بەڵام شتی کردداری تایسن نییە، چونکە ئێمە ڕاستە بە فرەبازنەیی هەمومان ڕازیم، بەس چۆن فرەبازنەیە گوە چۆن دابشکاری کورسیە گوە چۆن ئاماری دانیشتوانی هەرێم قسەی لەکەی وە چەند کورسی بۆ هەر پارێزگایەکدا ئەنی ئەمانە هەمووی شتی تەکنیکین پێویستە قسەی لێ بکرێەوە. هەروەها ئێمە بۆ نمونە ڕاستە لە کۆبوونەوەکانی پێشتری سەرۆکایەتی هەرێم لایەنەکان گەیشتینەوە بڕوایی کە تۆماری بایۆمتری عێراق باشترین تۆمارە لە ئێستا ئەوە بەکاربێنرێەوە. کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم کارا بکرێتەوە بەم شێوەی کە هەیە یەک دوو تەڕەحە بووە و تەرحانە کە ئەکرێت بە ئاسانی و بە خێرایی قسەی لێ بکرێت. زایدن پرسی پێکاتەکان کە پرسی پێکاتەکان لایەنی وا هەیە پێی وایە پێکاتەکان و ئەم یەکێکن و کەس بۆی نییە کەسی تر بۆی نییە باسی پێکاتەکان کابجگە لە ئەو ئەمانە کۆمەڵێشتن لە چەند ڕۆژی داهاتوو کاتێکە و هەوڵانە ئەکەوێتە بواری جێبەجێکردن پراکتیزە ئەکرێ ئەمانە دێنەوە سەرمێزی گفتوگۆکان بزانین تا و کاتە چیەکە من هیوادارم هیچ شتێک نەبێتە ڕێگری ئەوەی کە هەڵبژاردن نەکرێ. باشە بەس ئێستا ئەو لەم پەرە شەر هەیە کە لەم ساڵیشدا نەکرێ؟ ئەگەر لایەنەکان بیانەوێ بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بیەوێ و هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و ئیرادە ئیسا بە بڕای من ئیرادەی کردنی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان فەرز کراوە، فەرز بووە، چونکە بەڕوونی پیان وتراوە کە پێویستە هەڵبژاردن بکرێ و لەم ساڵا و هیچ بیانویەکیش نییە بۆ نەکردنی هەڵبژاردن. بۆیە مادەم ئیرادەکەی فەرز بووە پێویستە ڕێککەوتنەکانیش خێرا بکرێ بۆەوەی کە کاتەکەی هیچ بە فیڕۆ نەچێت، چونکە زەرمەندی سەرەتا و کۆتایی خەڵکی کوردستانە هەرێمی کوردستانە دەسەڵاتدارانە نەوانەی کە زۆرترین خۆشببختیان لە سەروەت و سامانی وڵاتە وەرگرتووە. سوپاس دەکەم. سوپاس کاک جەبار جەنابیشت بەخێربی سەرنجی بەڕەشی بزانم پێدوایەوەی کاک دکتۆر باسی کرد ئەوەیکی سەباز دەکرێت لە ڕاگەاندنە ڕێکەوتی فعلی نییە لە بۆنم لەسەر تۆماری دەنگدەران دابشکردنی کورسیەکان بۆ سلێمانی چەند کورسی بێ هەڵابجە دۆک بۆ منە هەولێر اینجا مەسلەی کارەکردنەوەی کۆمیسیۆن مەسلەی پێکاتەکان کاتی دەوێت ڕێکەوتن لەسەر ئەم خاڵانە؟ منای خۆی گەورە میهرەبان سواز بۆ بەڕێستان سواز بۆ کەناڵی پێیام سڵاو ڕێزم هەیە بۆ سەرجەم بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیام خۆشحاڵم لەگەڵ جەنابی دکتۆر بیستون و کاکشیروان کە زەمنێک کارمان کرد بەیەکەوە تاوەکو وەکو ڕێکخراوی ماڵی سەرکەوتنێ من لە ماوەی 4 ساڵی ڕابردوو ئیشمان کردو لەسەر دەرچواندنی ڕژنووسێکی نوێ بۆ یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە و ئەو ڕژنووسا بە فەرمی لە مانگی ئازاری دو ساڵی 2021 بە فەرمی تەسلیمی سەرۆکاتی پەرلەمان و لیژنەی یاسایی پەرلەمان کراوە کە جەنابی دکتۆر بیستون و دەستگا هەڵبژاردننی سەرجەم پارتە سیاسەکان بەشدار بوون لەگەڵمانە لە داڕشتنی ئەو دەقانەی و ئەو مادانەی کە لە یاساکەیە. خۆتان هەمواری پرۆژە یاسی هەڵبژاردن تا پێش ئێمە هەموارمان نەکە ئێمە بەڵکو ڕژنووسێکی یاسای نوێمان پێشکەش کردو. بەڵێ پرۆژەکەی ئێمە بەهاو بەشی لە خۆ دەگرێ و بە پاڵپشتی ڕێکخراوی نێدی ئەمریکی بووە کە ماوەی 4 ساڵ ئیشمان کردو لەسەری کە ڕاو سەرنجی دەستگا هەڵبژاردننی پارتە سیاسەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانەی کە مختصن لە بواری هەڵبژاردن خەڵکی یاساناس و پسپۆڕ و ئەکادمی لە بواری یاساییە و خەڵکی پسپۆڕ و شارەزا لە بواری هەڵبژاردن و بە سوود وەرگرتن تابان لەگەڵ ئەنجومەنی کۆمسیاران لە هەرێم و حتا هەندێک لە کاربەدەستانی کۆمیسیۆنی باڵای بژانەکانی عراقیش بەشدار بوون لە گفتوگۆکانمان نەتاوەکو گەشتونەتە ئەو ڕژنووسەی کە دەرچووە. ئێستا ڕژنووسەکە لە تۆڕە کۆمەڵاتەکان و لە وێبسایتی ڕوومانی ماڵپەڕی ئەلکترۆنی زۆربەی
دەستگاکانی ڕاگەاندنی دیجیتال میدیا هەیە و لای خۆشمانە هەیە. بەس چی بکرێ ینی ڕێکەوتن ئێمە لەوێ لە ڕاستیە ینی هەندێک تەرحی تازەمان کردبوو. یەکێک لەو تەرحانە هەر لە بیدایەت وێن پێشنیارمەکە کە هەرێمی کوردستان بکرێ بە 4 بازنەی هەڵبژاردن و بۆ دابشکاری مۆزۆی ژماری کورسەکانیش ئەوەنە کارێکی قورس نییە لە ڕاستی ئەمە. چونکە ئێمە بەپێی دوایین هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئێستاش بەپێی دوایین هەڵبژاردننی پەرلەمانی عراق ئەوەی کە کاکشیروان ساوتی خۆشببختانە بە جۆرەکە لە تەقارب و نزیکبوونەوە لە بینی کۆمیسیۆنی هەڵبژارنەکان لە هەرێم و کۆمیسیۆنی هەڵبژارنەکان لە عراق چۆکێمە لە حکوومەتێکی فدراڵیە ینی دوجارە بێ ئەکرێ کۆمەڵک خاڵی هەوبەشە بێت کە ئەمە هەم کار ئاسانی ئەکات بۆ هەرێمی کوردستان هەم کار ئاسانیەکە بۆ حکوومەتی عراقیژای لە داهاتووە بۆ هەرێمی کوردستان کار ئاسانی زۆر کات بۆی ئەگەر بێت و تەنسیق و هەماهنگگیە لە بینەربینی هەردوو کۆمیسیۆنەکەیە ڕاستە سکاڵایەکە بۆ بەڵامەوە سکاڵاکە ینی شتێکی وانە بۆ تاوەکو ببێتە هۆی ئەوەی کە سەرلەبەری کۆمیسیۆنی هەڵبژارنەکان لە هەرێم ڕەفز بکرێتەوە یا هەڵ بۆ شێنرێتەوە نەخێر. کەواتە لێرەوە ئەمە دەرفەتێکی زۆر باشە یەکەم بۆ دروستکردنی متمانە لە بینی هەردوو دەستگا دووەم بۆ سوودوەرگرتنە لە کات ینی ئێمە لە هەرێمی کوردستان و لە عراقا لە هەموو 4 ساڵ جارێکە سێ هەڵبژاردن نەکرێ هەڵبژانی ئەنجومەنی نوێنەرانی عراق هەڵبژانی ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژانی پەرلەمانی کوردستان کەواتە ئەماکرێ هەمانگەیەکی باش بێت بەنسبەت هەرێمی کوردستانەوە لە جیاتی ئەوەی تیمی بنکەی ناوەندی تۆماری دەنگدەران دروستکە ئەوە ئەکرێت حکوومەتی عراقی و ئەنجومەنی کۆمیسیارانی عراق خۆیان هەیەە و ساڵانش بەردەوام ئەیکەن و ئەوان چەند هەنگایەک لە پێش ئێمەوە بۆی کە گەشتونەتە کارتی بایۆمەتری نەک ئەلکترۆنیش وانە ئەو کارتی بایۆمەتری کە تۆ وێنەی تۆ هەردە پەنجەمۆرەکەتی لەسەر و کامە مەجای ساختەکاری لە مۆزۆی ئەوەی هەوڵاتێک پسێ لە جاتی جارێک دەنگ بەدات هەموو ئەمانە ینی کورت کردوەوە ڕێگاکە بۆ ئێمە هەم لە ڕووی تێشووی ئابووریشەوە ینی کە ئێستا حکوومەتی هەرێم زۆر جار بیان و بۆیان نەتوانێت کاڵە بواری ئابووریمان ڕێبەوە نادادیان ناتوانین میزانێک تەخسیسکەین بۆی کە ئێمە بێنجارێکی تۆماری ئەلکترۆنی دروستکەین ئەمانە ینی هەمووی دەرفەتی باشن بۆ حکوومەتی هەرێم و بۆ ئەنجومەنی کۆمیسیارانیش لە هەرێم کە بتوانن سوود لەم دەرفەتانە وەربگرن هەموو ئەو داتا و تۆمارە تەنها ئەوەندەی ئەوێت کە یعنی ئەگە تعبیرەکەم دقیق بێت جۆرێک لە کۆڵێ نواندنی نەرمی و تەواضع و هەماهەنگی و کاری دەستە جەمعی پێکەوە بوو نێوێت کە هەرێم ینی جۆرێک لە بوغرایی لەوە پیشانەدات کە ئێمە پێویستمان بۆوانی هەرێمین و خۆمانە بێ ومانە بێ خۆمانەوەمانە بێ عەلە لەقەل لەم مەرحەلەیە تاوەکو ئەگەیدا ئاستێکی ئەوەی کە باری ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی لە هەرێمی کوردستانە بگاتە ئاستێکی باش ئەکرێت سوود لەو دەرفەتانی کۆمیسیۆنی باڵا هەڵبژاردنماری دەنگدەران بۆ دابەشینی کورسەکانیش بۆ دابشکردنی کورسەکان نەخێر لەبەرەوەی ئێمە پشت بە تۆماری هەرێم ببەستێندێکیان لە بات پشت بە تۆماری ینی وەگوتم ئێمە لە ڕژنووسەکەیە هەردوو هینەکەمان کردووە ینی هەردوو شێوازەکەمان هێناوە هەم ئەو ئامارانەی کە ئەنجومەنی کۆمیسیاران لە هەرێمی کوردستان و کۆمیسیۆن هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستانی اعتیمادی لەسەر کردووە بۆ دوا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەو ئەم ئامارانەش کە ئەم جارە پەرلەمانی عراق بەکارهێناوە نەخێر ینی تقریبەن لە سەر ئاستی بازنەی دهۆک و هەولێر و سلێمانی ینی لە دوو بازنەیانە کورسیەک فەرقی هەیە لە بازنەیەکیشانە ناگاتە ڕێژەی کورسیەک ینی جیاوازی دەنگدەرەکانەوە نییە باسی 700,000 زیادە دەکەن لەکوێ بۆنم لە ئاماری دانیشتوان هەرێم خۆی ئەزای چۆنیە کاگ حەکیم ئەوەی لەگەڵ ئەوەی کە ئەوەی کە لە دەستی ئاماری هەرێمە دەنگ دەرنا وەکو ژماری دانیشتوان ئاخە بەس تۆ نابێ باس لە ژماری دانیشتوان کەی بۆ دابشکردنی کورسیەکان ژماری دانیشتوان حساب نەخێر بۆ ژماری کورسیەکان لە دوا هاتووە بۆ ژماری دەنگدەر حسابەکرێت نەک ژماری کورسی تۆ چووکە خۆی دوو میکانیزم هەیەیان ئەوەتانێ ژمارەی کورسی بەپێی ژماری کۆی ژماری هاوڵاتیانی هەرێمی کوردستان دیاری ئەکرێ کە ئەگەر ئەوە بێت ئێستا بۆ نمونە لە پەرلەمانی عراق لەبەری بەپێی ژماری دانیشتوان دیاری ئەکرێ هەر خولێک بۆ خولێ ژماری کورسەکانی پەرلەمانی عراق زیادەکە بۆ نمونە یەکەم جار لە 200 چەنەوە هاتووتە ئێستا بۆ بە 325 کورسی کەواتە لە 2004 و 5 هەتا ئێسەکانە نزیکەوە 49 کورسی 47 کورسی زیایی کردووە بەڵام لە هەرێمی کوردستان ئێمە لە 92 هەتا ئێسەکان هەر 111 کورسیمانێ کەواتە ئێمە اعتیمادمان لەسەر ژماری دەنگدەر کردووە لە هەرێم نەک ژماری دانیشتوان خۆ ئەگەر بێت بۆ دابشکردنی کورسیەکانیش دەبێت پس بە ژمارەی دەنگدەر ببەستێت خۆی وەگوتم ئەمە دوور تێڕوانینە ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستانیش پشت ببەستین بە ژماری دانیشتوان ئەبێت جارێکی تر بگەڕێنەوە بۆ ئەوەی کە ئایا ئەم ژماری پەر کورسانی لە پەرلەمانی کوردستانی 111 کورسیە کاڵا بە باڵی ژمارەی دانیشتوانی عراقا هەرێمی کوردستانە نەخێر ئەگەر ئەوە بکەین ئێستا ئێمە بە 100,000 بێت تقریبا 60 کورسی ئێمە ینی ئێستاگانە پێویستیمان بە 60 کورسیە کەواتە بێت 40 کورسی پەرلەمانی کوردستان لابەری بەڵام ئەگەر بە قاڵب داینی بە ستاندار ئەوە لە 92 و تو ئینتا ئێستاکانە هەمانە ئێمە هەر لەسەر 111 کورسی هاتووین بۆیە ژماری دانیشتوان نەبوو بەڵکو ژماری دەنگدەرمان
کردووە بە بنەما و بە پێوەەر بۆ دیاریکردنی کورسەکانی پەرلەمانی کوردستان ئەگەر ئەمەش بکرێ ئەوە کارەکە زۆر ئاسانە هەر بەپێ ئەو ژمارە دەنگدەرانی کە لە دو هەڵبژانی پەرلەمانی کوردستانەوە لە دو هەڵبژانی پەرلەمانی عێراقا هەبووە ئەوە ژماری کورسەکان لەسەر ئاسی هەر چوار بازنەکە دیارە تەنها یەک ئیشکال ئەمێنێتەوەی ئەوژەوەیە کە تا ئێستا بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان خەمساردیەکی زۆری هەیە لەمەیە کە تا ئێستاکانە بە فعلی ئیش نەکراوە بۆ ئەوەی پارێزگای هەڵەبجە ببێ بە پارێزگا بەڕسمی هەر کاتێ ئەمە بەڕسمی چۆ قاڵبی جێبەجێکردنەوە پێویستیمان بەوە هەیە تەرسیمی دەوائری ئینتیخابی پارێزگای هەڵەبجە بکەین بۆ ئایا بۆ لە هەڵبژاری عێراقیش وەکو پارێزگا مامەڵی لەگەڵ نەکرا وەکو بازنەیەکی لە پارێزگای سلێمانی بامەڵی لەگەڵا کراوە بەڵام ئەگەر لە ئێمە سەکانە بڕیار بێت بیکەین بە چوار بازنەوەکوی لایەنە سیاسەکان ڕێکەوتون کەواتە ئەبێ بێیت سنووری ئەم بازنەی هەڵبژانە دیاری بکەیت ئایا تەنها قەزای هەڵەبجەی شەهیدە ناحیەکانی خورماڵ و بیارە و چیتر ئەچێتە سەری هەڵەبجەی تازە ئەچێتە سەری سەی سادق ئەچێتە سەری چیتر ئەوە ئەبێت وەزارەتی پلاندانان و حکوومەت دیاری بکات. سپاسەکەم کاک دکتۆر وتت فشاری دەرەکی هەیە بۆی هەڵبژارنەکە لەم ساڵدا بکرێت فشارە دەرەکیەکە چییە گەر هەبێ کاک حەکیم فشاری دەرەکی ئێمە بمانێ و نەمانەوێت هەرێمی کوردستان کۆمەڵە دۆستی هەیە ئەم دۆستانە بەرگری لە یەکەن دیارترینیان زۆر بە ئاشکرا لە چەند دیدار و پانێڵێکی سیاسیوی لە هەرێمی کوردستان خاتو جەرین بلاسخات بوو بە ئاشکرا لە میدیا ڕایگەیان کە ئێمە ناتوانین چیتر بەرگری بکەین لە مۆزعی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەبێ خۆیان چاکەن هەروەها دوا سەردانی کە برێدمان گۆر کرد بە نوێنەرایەتی سەرۆکی ئەمریکا سەردانی هەردوولایانی کردو لەگەڵ دەسەڵاتداران حتمما چونکە هەموو ئەو بەیاننامە و شتانە دوای ئەو سەردانە ئەو سەردانە لە 16 حەڤەیمان کرا هەژدەیمان بەیاننامەکان بڵاو بوونەوە کەواتە ئەمە شتێکی ڕسمیە بۆ ئەوەی کە هەبێ زایدەن ئەوەی کە هەندێک وردەشتی تریش کە لە بینی ئەم حکوومەتدا مەسەلەی هەڵبژاردن پێوەست بە بینی پارتیویکێتی چونکە ئێستا باز دەکە جگەل لە مەسەلەی پێکاتەکان کە خاڵی ناکۆکە یەکێتی ینی باز دەکرێت هەندێک سەتاوانی نافەرمی گوایە و توێتی دەبێت ئێمە مەسلەی ناکۆکی سیاسی کە لە حکوومەتەمانە لە مەسلەی دارایی لەگەڵ هەولێر هەمانە لە مەسلەی ئەمنیەکلا بکرێتەوە اینجا انتخابات بکرێت ئەو شتانەی کە هەیە ناکۆچیەکانی نێوان هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان ڕیشەیەکی مێژووی هەیە بە تایبەتی ناکۆچی نێوانی چێتی و پارتی لە سەرەتای دروستبوونی هەردوو لایەنەکە و لایەنەکانی تریش ناکۆچیە بووە و ناکۆچیش زۆر جارگەیشتۆتە ڕووداوی نەخوازراوە بەڵام ناکۆچیەکانی ئێستا تەنیا ناکۆچی میدیاین یعنی شتی ئەوەیە کە چارەسەرەکانیان زۆر ئاسانە کاک حەکیم بۆیە هەڵبژاردن بەشێکی باشی ناکۆچیەکان چارەسەرێک بەس مەلەفەکان نەبەستراونەتەوە بە یەکتر ئێستا لە بینی ئەو دوو حیزبە بە بڕوای من ئەو ناکۆکی حیزبیان لەگەڵ هەڵبژاردن ئەگەر بیانەوێ بچووکترین شت یەکێ کوامنتێکی نووسیوە بێتە بیانۆ بەڵام ئەگەر نەیانەوێ زۆر شت تێپەڕێن کە لە ڕابردوو بینیومانە ئەگەر ئێمە بە بڕوای من ناکۆچیەکان بای ئەوەندە نین کە قەوارەی سیاسی هەرێمی کوردستان بکەوێتە ژێر پرسیارەوە بکەوێتە ژێر پرسیاری یاساشکێنی یعنی درێژەدان بە حاڵەتی بۆشایی یاسایی و یعنی بەرجی دیموکراتی بکەیت بەسەر ئەو هەموو فڕوفێڵ و نەعەدالەتی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان قەوارەی سیاسی هەرێمی کوردستان نیشانەی گەورەی پرسیاری لەسرە و دۆستەکان ناتوانن درێژە بە شتێک بدەن لەگەڵ شتێک بدەن کە هیچ قوەیەکی یاسایی نیە ئێستا حکوومەت پەرلەمان سەرۆکایەتی هەرێم هیچ دامەزرایەکی هەرێمی کوردستان قووەتی یاسایی نییە مادەم قووەتی یاسایی نییە تۆ ئەبێ ئەمەش مامەڵەی یاسایی بەهێزی لەگەڵ ناکرێت ئێمە بە نمونەی سەر کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە 2019 تەواو بووە کاتەکەی تەواو بووە بۆیە هەر دامەزراوەیەکی تایبەتمەندی بواری هەڵبژاردن دێبیەوێ مامەڵەیە لەگەڵ ئەما بکە یەکەم شت دەست بۆ ئەوە باکە ئێوە وەرن خۆتان چاککەنەوە با من بێ مامەڵەتان لەگەڵا بکەم بۆیە هیچ هێزێک هیچ ڕێکخراوێک یان دامەزراوێکی تایبەتی هەڵبژاردن مامەڵە لەگەڵ کۆمیسیۆنە ناکە وەک کۆمیسیۆنێکی دامەزراوێکی شەرعی و یاسایی بەحت و کۆمیسیۆنیش ناتوانێت هیچ بکە یعنی ئێستا کۆمیسیۆن ناتوانێت هیچ بکات ناتوانێت تۆماری دەنگدەران دەستکاری بکە ناتوانێت کارمەند دابنێ ناتوانێت هیچ هەنگاوێ بنێ بۆ هەڵبژاردن تاوەکو بڕیاری بۆ نەدرێت کە ئەو ناتوانێت
لە ناوخۆ ئەمانی تریش ناتوان لە دەرەوە بەڵام چییە کە بۆ نەمەە بەم لاولای خۆیان هێناویانە بۆی ئەمانە ئەتوان بڵێم یعنی ئێستا کوونەمشکیان لێ بووە قەیسەری بۆ ئەوەی کە هەڵبژاردن بکرێ بە بڕای من ئەبێ بکرێ ئەمان لێیان وعنی لێیان تون کراوە شتەکانیان لێ تەسک کراوەتەوە ئەبێ بکرێ بۆیە نەیانتوانی خۆیان ڕێککەون لە مانی 11 2021 نەیانتوانی ڕێککەون ئێستا ئەبێ ڕێکیاخن شتێکەیە لە ناو کورداڵێ هەمیشە کورد بەداخەوە دەرەوە ڕێکی خستووە کە ئێسای ژوای لێ ناوڕێکمان هەیە بەڵە بینێرانی ڕست ناوڕێک کورت و دەینە وڵاتان لەگەڵمان مێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 138 پەنجەرە تيبي أولى تيبي أولى يو أملا جبسيني أحمالك ميسيري كان هيرج بركيني شو كان كربا خوراكي تيبي أولى أزاني أبي وقت من دامي كي إنجا أزاني غول 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 عفرة وقت ميسيلي أزاني هاتني عليك كل جبسینینی کامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینانی ڕست کاک جەبار سەبارەت بە هەڵبژاردن پرسیارەوەشم کرد ڕەنگە لەم پەر هەبێ پەیوەندی پارتی وێشێتی ینی دۆخی ناو خۆیان لەبار نەبی بۆ بچەند نابنە ڕێگر لە بەردەمەوەی کە هەڵبژاردن بکرێت و دواتریش لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆنیش ناوێ بەگرفت ئەنجامدانی هەڵبژاردن ینی هەر خۆی هەڵبژاردن جۆرێکە لە لوعبە ینی هەر هێزێکی سیاسیە ببزانە چۆن ئیداریەم لوعبەیە کات باشترین بەڵگا هەڵبژاردننی ئەمجاری پەرلەمانی عراق بوو هێز هەیە لە پارێزگایەکە بەقەدەر 3 کورسی دەنگێنەوە بەڵام نەیتوانێت 1 کورسی بەدەست بێنێ بۆ چونکە لە تەوزیعکردنی کاندیدەکانی بەسەر بازنەکانە شێوازی یاریەکەی نەزانیوە بەڵام هێزی شەیە یەک لە سەرچواری هێزێکی تری هێناوە لە پارێزگایەکە 7 کورسی 8 کورسی بردووە لە ژماری دەنگەکانی یەک لە سەرچواری دەنگی هێزێکی ترە کە هێنایەتی بۆ چونکە تەبیعەتی سیستەمەکە وایە لە هەرێمی کوردستانی شائێسەکانە هەموو هێزەکان لەو گەمەیان بەڵام ئایا چێ گەمەکە ئەباتەوانێ طبعاً ئێستا لە هەرێمی کوردستانە بە دەرەجە یەک پارتی دیموکراتی کوردستان بە تەسەووری منیانی ئەمە منم دوو خوێندنەوەم هەیە بۆی چونکە یعنی لەپڕ مەوزوعی هەڵبژاردن بەو کۆدەنگیە بەتایبەت لە ناو هێزێکی وەکو پارتی هاتەوە سەر ساحەی سیاسی سەرۆکی هەرێم باسیەکە سەرۆکی حکومەت دەڵێ هەموو ئامادەکاریەک خودی کاک مەسعود وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان باسیەکە لە دوو ئەگەر تێناپەڕ ئەگەر یەکەمیانەوەی یان فشارێکی زۆر زۆری ئەمریکەکان و هێزەکانی وڵاتانی دەرەوە لەسەر هەرێمی کوردستانە و بەتایبەتیش پارتی لەم مەوزوعەیە کاومان نەزانین ینی دوا وەفدی ئەمریکا بردمە گۆرە کە هاتۆ ئەو پەیامانی زۆر بەڕاستەخۆ بە وابزانم نەگەر بە پارتی بە یەکێتیشی وتووە ئەوەی کە پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەیە ئەوەی پەیوەندی بە هێزی پێشمەرگەوە هەیە حتا ئەمجارە مەلەفی مۆزوعی چوونە دەرەوەی دۆلاری شاتۆتە سەری چکە بمانێ نەمانێت دۆلار ئەڕوا بۆ ئێران و بۆ تورکیا دوو وڵاتن لەوانەی کە هەرێمی کوردستان سنووری بە زۆرینە بەم وڵاتانەوە هەیە ئەمە بە خۆی مەلەفێک مەلەفی دووەمیان یاخو ئەگەری دووەمیانەوەیەکە پارتی دیموکراتی کوردستان کۆنگری حیزبی بەستووە
ئێستا لەوانەیە خوێندنەوەیەکی بۆ ناخۆی خۆی کرد بێت و بزانێت بارودۆخی دەنگدەری و ڕێخستنەکانی لە ئاستێکی زۆر باشان و خاڵی لاوازی نارەکانی بەرامبەریشی کە ئێستا جۆرێک لە شپرزەیی لەوانەیە هەبێت لە هەندێک هێزی سیاسی لە هەرێمی کوردستانە یعنی بێت ئیسەگلالی ئەم فرسەیە بکات بڵێ من ئەم بارودۆخە باشی کە هەمە لە دوای کۆنگرا خەڵک ئۆکۆڵی ینی خۆیان کە لە کۆنگرشیان وت خەڵک خەونی عجیب و غەریبی ئەبینی بە کۆنگرەوە بەڵام ێساوان بە سەلامەتی لە کۆنگرا هاتوونەتە دەرەوە ینی ها مانەوەیە سەلامەتن نایانی منم باسی لێدوانی خۆیان وەکو ڕێگری سیاسی بێنەیەکێتی ژامادەیە لە منتیقەیە بۆ هەڵبژاردن ینی ئەمان ڕاستی ئەمان سابەیەکێتی جواب من وەکو خوێندنەوەی خۆ ینی تەسەورم وایە بارودۆخیەکێتی لەواتی زۆر لەبار نەبێ بۆ هەڵبژاردن چونکە بەدابەتی لە دوای ئەو داوانەوەی کە ینی ئەویان ئێستا سەرکرداتی سیاسی ئێستا یەکێتی بڕیاردە لەسەرەوەی کە ئایا نەرمی ئەنوێنێ ئەوە لەواچە کاک بێسون باشتری بزانێت چونکە ئەو لە کۆبوونەوە چوار قۆڵی و سێ قۆڵی پێش قۆڵەکانە لەگەڵ یان نبووە ئایا کاک ڕزگارۆک و بەرپرسی دەستگا هەڵبژان و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی بۆ نمونە نەرمی نوانووە قسەکانی بۆ ئاراستەیە کە کۆنکرێتیان لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنان چونکە ئێمە پێشتریش ینی لە دیدارەکانمانە ئەمانوت ئەگەر ئیرادەیەکی سیاسیە بێ لە هەرێمی کوردستان وا نازانم نەمەوزوعی کات کە ئێستا کاکشورانەوەی 6 مانگمە پێویستە من مەگەر ئیرادی سیاسیە بێ لە 4 مانگی شاتوانێت پرۆسەکە ئەنجام بدێت چونکە هەر ئەوەی کە ئێسەکانە ئەڵێ وڵا کاکە ئاخر یاساکە پێویستی بە خوێندنەوەی یەکەم و دووهەم و سێم و فڵانەوەیە کاکە بینیمان لە پەرلەمانی کوردستان یاسای تون و توێژی خێزانی لە ماوەیەک هەفتە یاسی خوێندنەوەیان بۆ کرد بەس بۆی دەنگی لەسەر بن بەڵام لە کاتێکە کە بینیان هەڵبوونێکی چەند کاتی پێویستە ینی من قەناتم وایە ئەگەر ئیرادی سیاسی هەبێت لە ماوەی کەمتر لە 2 هەفتە ئەتوانن یاسای هەڵبژاردن خوێندنەوەشی بۆ بگرێت دەنگیشی لەسەردەن یاسای ئەنجومەنی کۆمسیاران ئەتوانن لە ماوەی هەفتەیەکە 2 جار 3 جار دانیشتن چونکە ئەسڵ وایە پەرلەمانە بێت دانیشێ ئەگەر شتێک پێویستی بێت تا سەعات 1 شەو بەردەوام بێت لە دانیشتنە بۆ پێکاتەکانیش دەتوان ڕێکەوتن بۆ پێکاتەکانیش مۆزوعێکی ترە پێکاتەکان من وەکو ینی وەکو چاودێرێک وەکو شارەزایەک لەو بارە من لەگەڵ ئەوەیانی بەڕاستی بەتایبەت ئەم 4 هێزەی دەرەوەی یەکێتی و پارتی ببن بە سنگەرێک لە بەرامبەر مۆزوعی پێکاتەکانە چونکە ئازانین ئەزبوون پێوتوین نە یەکگرتووی ئیسلامی نە کۆمەڵی دادگەری نەنەوەی نوێ نە بزوتنەوەی گۆڕان هیچیان کورسیان نەبوو لە پێکاتەکانە ئێستا ینی خێرە تو ئێسەکانە بی بە سووری بەر لەشکر لەگەڵ پێکاتەکانە سنگ برێن بە سنگە وڵا نابێ یانزە بێ ئەوە نەبێ نابێ گەواز نەبێ ئەبێ ئەوە نەبێ وا بزانم مۆزوعی پێکاتەکان تەنها ئەوەندەیە کە ئەم هێزانەی دەرەوەی دەسەڵات پارتیویەتی شەڕ لەسەر کێکی بەڵێ ئەوان شەڕ لەسەر یانزە کورسی خۆتانی ینی بەرپرسەکانی یەکێتی باشکراڵن ئەڵێن کاکە ئێمە یانزە کورسی لەلا بە مسۆگەری لای ئەوە قوبوڵمان نییە بەڵام ئەوەی سەکاک دەسون لێرێ ئایا لە 92 هەتا ئێسەکانە کۆمەڵی ئیسلامی کە پێشتر ینی بەم هەمووینانە هاتووە چاکاک چەند کورسی پێکاتەکانتان نەبێت ئەی خێر ێستا بێ ئەم شەڕ بکەی لەسەر کورسی پێکاتەکان باشە بەس ئێوە هیچ داواکارێکە بۆ کورسی پێکاتەکان کەم بکرێت یاخ ئەوەیە کە نوێنەی ڕاستەقینی خۆیان هەبێت چونکە هەموو یاسای هەڵبژاردننی شتێدایە بۆ نمونە لە مەسیحیەکان 5 لە 5 کورسیە 5 بۆ هەولێر بێ بڵین 3 بۆ هەولێر بێ 2 بۆ سلێمانی بێ تورکمانەکان 3 بۆ هەولێر 2 بۆ سلێمانی ئەرمەنەکان بڵین لە یەک دانە لە دهۆک ئەوە ینی شارەکەتان لەسەر چییە و کورسی پێکاتەکان ئێمە وەک برای بەڕێز و کاکجەبار وتی ئێمە بەڕاستی شەڕەکەمان بۆەوە نییە ئێمەش با کورسیی پێکاتەکەمان دەستکەوێت یعنی چه ئێمە چ ئەو سێزی تریش کە کاکجەبار کۆمەڵ و یەکگرتوونەوەی نێو گۆڕان و ئەمانە نەبووە ئیتر لە داهاتوە ئەگەر ئێمە بیشمانوێ هەمان بێ ئەوە وەک کاکجەباتی لعبەیەوەیکەین و ئەمانەوێ ئاساییە بەڵام ئێمە پێکاتەکان نهاتوین بڵێن کاکە پێکاتەکان نابێ کورسیان هەبێ نابێ لە پەرلەمان بن نابێ نازام چی وتمانە کاکە پێکاتەکان نابێ ئیرادیان زەوت کرێ پێکاتەکان نابێ خاوەنی خۆیان نەبن پێکاتەکان نابێ ئەجیندای خەڵکی تر جێبەجێ بکەن ئەم نابیانەمان بۆ پێکاتەکانە ئەمە لەسەر ئێمە بوانەوەنە تون کرا کە ئێمە داواکەین ژماری کورسی پێکاتەکان کەم بکرێتەوە و لە ئاستی دەولی بانەمەنا کاکە ئەو هێزانە پێیانوترا کاکە ئەو بۆ داواکەن ئێمە شتیوان نییە ئێمە هاتوین زۆر بە ئاشکرا کە 5-6 هێزی مەسیحی ئەوە داواکاریەکان هەیە لای ئێمە کە ئەوانش پشگیری ئەوە ئەکەن دەست نەخرێتە کاروباری پێکاتەکان ئەوان ئەڵێن کاکە ئێمە و نوێنەرانە دەرەچن ئێمە نازی خەڵکی تر دەریەچێنێ لە دەنگدانی تایبەتە نوێنەرێکی تورکمان لە شوێنێک دەنگەیەنێ کە ئەسڵەن هەر تورکمانی لێ نییە مەسیحیەک لە شوێنێ دەنگەیەنێ کە هەر ئەوانی لێ نییە ئێمە وتومانە پێکاتەکان پێکاتی ڕەسەن و ڕەسەنی ئەم وڵاتن
پێکاتەکان مافی خۆیان لە پەرلەمانی کوردستان هەبن باشە. پێکاتەکان تەمیزێکی ئیجابیە لە هەرێمی کوردستان کە بۆیان کراوە هەرچەند تێبینیش لەسەر ژمارەکەیان هەیە بەڵام و کاکجەوار و ئێمە ئەگەر بین ژمارەی دانیشتوان وەرگرین پێویستە کورسی پەرلەمانی لە هەرێمی کوردستان بکەین بە 63 کورسی ئەگەر ئەمەمان کرد و کاتە بابێن یانزەکەیش کەم بکەینەوە کە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان لە 12/11/2021 داوامان کرد کە ژمارەی کورسی هەرێمی کوردستان هەمووی کەم بکرێتەوە بۆ 65 کورسی ئەم داوایمان هەیە و بە ڕسمیش ئاراستی سەرۆکایەتی پەرلەمانمان کردەوە بەڵام ئەمە هیچ لایەنێک نەبوو بۆیە پێکاتەکان ئەڵێن پێویستە تۆمارێکی تایبەت بە خۆیان هەبێ ئەم تۆمارە پێکاتە بەس خۆی بیەوێ دەنگ بە کاندیدی پێکاتە بدات. لەو یاسا هەمواری یاسی هەڵبژاردن کە ئاراسی پەرلەمان تاکرد دۆزان پرۆژەکە ژیە و دابشکاری کورسی پێکاتەکان بۆ نمونە 3 بۆ هەولێر تورکمان 2 بۆ سلێمانی هی مەسیحیەکان 2 بۆ هەولێر 2 بۆ سلێمانی 1 بۆ دۆگ ئەرمەن 1 بۆ دۆ ئەوە چۆن بوو لەسەر چ بنەمایە گەوداوەکاری کرا ئێمە ئەو هەمواری هەشتەمە کە ئێستا لە پەرلەمانی کوردستانی و پێنجێزی سیاسی خاوەنێتی بە ئیمزای پێنجێزی سیاسی پەرلەمانتارانی سەر بەخۆ نێردراوەتە سەرۆکایەتی پەرلەمان تامان تۆ کە کاتێک پێکەوە قسە ئەەکەی لە مەوزوعێک بۆ چۆنی تۆ لە ناو یاساکە بەشێکی جێگیرەوێ بۆ چۆنی خەڵکی تریش جێگیرە بێ حقیقەتە ئەمە لەوانەیە ئەمە بۆ چۆنی لایەنێکی سیاسی دیاریکراو بێ کە ئەم بۆ چوونە لەوێ بەڵام ئەم هەموارە هەمووی قابلی گفتوگۆیە لە ناو پەرلەمانی و توێشتان کردو لەسەر پێکاتەکان و توێشە بوو لەسەرەوەی کە تۆماری تایبەتیان هەبێ نەبێ بنکەی دەنگدانی تایبەتەوە چۆن ئێمە کاک جەبار کاک حەکیم کاک جەباریش لەو پەیپەرەی کە ئامادە کرابوو بۆ پێکاتەکان بەشدار بوو پەیپەرێکەیە بۆ پێکاتەکان پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردنەکان لەگەڵ ڕێکخراوی نیدی ئەمەریکی لەگەڵ ڕێکخراوی ماڵی سەرکەوتن لەگەڵ 1-2 ڕێکخراوی تر و با سوودوەرگرتن لە داوای هەم پێکاتەکان هەم ئەو مۆدێلانەی لە دنیا هەیە بۆ کۆتاکان سوودیان لێوەرگرتووە هەموو لایەک پێیان وایە کە ئەمە خاڵێکی ئیجابیە هیچ نایاساییەکی تیانە کە پێکاتەکان خۆیان نوێنەری خۆیان هەڵبژێرن و خۆیان تۆماری تایبەتی بە خۆیانە بێ بۆ کارێکی زۆر ئاسانە ئەگەر کۆمسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بتوانێت بیکات چۆن ماوەی 15 ڕۆژە 20 ڕۆژە کە دائەنرێ بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران چەند قوتابخانەیەک دائەنێ چەند بنکەیەکی دەنگدان ئەڵێ پێکاتەکانی تورکمان لە سلێمانی سەردانی فلانە بنکە بکەن لە هەولێر سەردانی فلانە بنکە لە دۆگ ئەوێ مەسیحی هەروە چ ئاشور چ ئەرمەن بسەردان بکەن یعنی شتێکە زۆر ئاسانە هیچ قورسێکی تیانە بەڵام ئەمە مادەم هێزێکی سیاسی دێ ئەمە ئەکاتە گرفت ئەمە گرفتێکە بۆ ئەوەی کە جارێکی تر هەڵبژاردن نەکرێ ئەجینا هیچ هێزێکی سیاسی مافی ئەوەی نییە خۆی بە خاوەنی پێکاتەکان بزانێ و پێی وابێت تەنیا ئەو بەرگری کاری مافی پێکاتەکان بە کورتی وەکو بۆ چوونی خۆتان لەسەر تۆماری دەنگدەران تانوی عێراق بەکاربێ بەڵێ ئەی دابشکاری کورسەکان بەپێی ئاماری عێراق بیان هەرێ دامەشکاری کورسیەکان ئەو تێبینەی کاک جەبار باسی کرد ئەگەر ژمارەی دانیشتوان وەربگیرێ ئێمە لەگەڵ ئەوەی داتاکانی دەستەی ئاماری حکوومەتی عێراقی وەربگیرێت چونکە بە جیاوازی هەیە لە نێوانم ئامارە 434,000 ژمارەی دانیشتوان جیاوازە لە دەستەی ئاماری هەرێم و لە دەستەی ئاماری بەغدا ئەو کارەکردنەوەی کۆمیسیۆن دەتانەوێت خۆی ئێمە بەڵێ پێمان وایە کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بە پێم شێوازەی کە هەیە کارا بکرێتەوە و لاریشمان نییە لەوەی کە داوایشمان کردووە لە کۆبوونەوەکان کە هێزێکی وەکو جوڵانەوەی نەوەی نوێ پێمان وایە کە ئەوانیش ئەگەر نوێنەریان بێتە ناو کۆمیسیۆن وە کورسی 2010 ئەگەر 2010 حسابی بۆ بکرێ بەڵام ئێستا هەموو دەستکاریەکی کۆمیسیۆن واتە پاشکەوتنی پرۆسی هەڵبژاردن واتە بیان و دروستکردن بۆ ئەوەی کە کاکەم کۆمیسیۆنە ناتوانێت هەڵبژاردن بەڕێوە بە بۆیە ئێمە بۆ ئەوەی ئەم بیانوانە نەیەتەوە ئەم بیانوانە نەبێتە مای دواخستنی هەڵبژاردن پێمان وایە ئەم کۆمیسیۆنە ئەم هەڵبژاردنە بەڕێوە با دوای هەڵبژاردن کار بکرێت لەسەر کوی کۆمیسیۆنی هەرێم. سپاسەکەم کاک جەبار سەبارەت بە پێکاتان تێبینێک دەبێ دوازەر وەکو ژینگەی سیاسی و ئابووریش بۆ هەڵبژاردنەکە لەبار هەمووەکو دەسەڵات وەکو پۆزیسیۆنەوەی بکرێ وەکو ئاشکردنەوەیکی خەڵک چووکە ڕێژەی بەشداری لە هەڵبژاردنەکانی ڕابردووەکو پێویست نەبوو وەکو پێکاتەکان ئێمە لە ڕژنووسەکەمان نەتومانە هەرێمی کوردستان
بۆ هێزە سیاسەکانی دەرەوەی پێکاتەکان ببێ بە چوار بازنە بەڵام بۆ پێکاتەکان هەرێمی کوردستان یەک بازنی هەڵبژاردن بێ ئەگەر ئەم تەرحە قبول بکرێت دیتر ئەم مۆزوعی دوو کورسی بۆ سلێمانی یەکێ لە فلانێکی لە فیسار ئەوە نامێنێت ئەمە بە میکانیزمێکی تر لە ڕووی تەکنیکەوە کە حل بکرێت ئەوەی کە کاک بێسۆنوتی ئێمە لەوەش تەرحمان کردووە ژمارە کورسەکانیشمان دیاری کردووە چونکە بنەمایەکی زانستی نییە بۆ دیاریکردنی کورسیەکان نەک بۆ پێکاتەکان هەر بۆ هەرێمی کوردستانیش بۆیە تۆ ئیلا ئەبێ پێویستیت بە ئامارێکی ڕاست و دروستەیە کە ئێستا بارودۆخی سیاسی ئابووری کۆمەڵایەتی نە هەرێم نە عێراق مهەیە نییە بۆی کە تۆ سەرژمێری ئەنجام بێ کەنیتە ئەبێ بگەڕێتەوانە بۆ ئەو ینی لە ڕووی واقعیوانێت چی تەرحێک ئەنسەبترە گونجاوترینیانە لە هەمویان ئەوەی ئێسەکانەوەکو خۆی بیهێڵیتەوە پێکاتەکان یانزە کورسیەکە بەڵام تۆماری دەنگدەرانی تایبەت بە خۆیانیان هەبێ وەلێ گەڕێی هاوڵاتیان ینی هەتا لە دەنگدانی تایبەتیشە ئەگەر ئێمە هێزی تایبەتمانەیە پێشمەرگەمانەیە سەر بە پێکاتەکانن ئەبێ بگەڕنەوە بۆ تۆماری دەنگدەرانی تایبەت بە خۆیان و هەرێمی کوردستان هەموو یەک باز نەبێ دەنگەکانی ئەوان کوکرێت چونکە ئەوان ژمارەیان کەمترە لەسەر ئاسیای هەرێمی کوردستان بۆ یەکە دابەشێکی بۆ پارێزگاکان لەوانەیە نەگاتە ینی تەقاسمی ئەوەی کە کورسێک بەدەست بێنێ ئەو کاتە دەنگەکە ئەفەوتێ لەبەرەوە تۆ زوڵمەکەی لە پێکاتەکان بۆیە هەر ئێستا لە عراقی چاوای عراق ئەم جارە قوربان ئێستا عراق 83 بازنە نەبووە بۆ پێکاتەکان یەک باز نەبووە پێنج کورسیان دیاری کردو بۆ هەموو پێکاتەکان لە 83 بازنە ئەی خێر ئێستا ئێمە نەتوانین لە چوار بازنە ینی هەموو هەرێمی کوردستان بکەین بە بازنێ بۆ پێکاتەکان سیاسی ئابووری بۆ هەڵبژاردن وەکو ژینگی سیاسی و ئابووری منەڵێم لە ڕاستیە ئەمە بە دەرەجەی یەک تەبەن کاک بێستون ئێستا لێرێ وەکو هێزێکی ینی دەرەوەی دەسەڵات بەڕاستی هەرێمی کوردستان پێویستی بە حەدەسێکی سیاسی هەیە کە متمانە باتەوە بە هەڵبژاردن و متمانە باتەوە بە جەماوەر ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی من ئەم پرسیارە ئاڕاستی جەماوەرەکەم ئادەی بێزەحمەت بەدیلێکم پێ بڵێ بۆ هەڵبژاردن یان ئەوەتانێ شۆرشی چەکداریە یان ڕاپەڕینی جەماوەریە یانەوە تا ئەتیسامێکەوە بێ بە دوکاندار و بە مۆزەف و بە غێری فەرمانبەر و هەر هەمووان بڕۆی ماڵ و قوفڵەمێ لە دەرگاکانمان بڕیار بین هەتا یەک مانگ نینە دەرەوە بۆی دەسەڵاتی سیاسی بەخۆیان بچێتەوە ئایا ئەمانە ئەکرێ نەخێر بارودۆخی سیاسی هەرێم ئێستا گونجاوە هێزێکی سیاسی هەیە ئامادە بێ بێت ڕاپەرایەتی شۆرشێکی چەکداری بکات لە هەرێمی کوردستانە نەخێر هێزێک هەیە ئێستاکانە ئامادە بێ بڵێ من بەدیلی حەقیقی پارتی یەکێتیم لە هەرێمی کوردستان بێت ڕابەرایەتی بزوتنەوەیەکی جەماوەری مەدەنی بکات نەخێر کەواتە بەدیلی هەڵبژاردن تەنها هەڵبژاردنە هەموو ئەو دەنگە ناڕازیانی کە لە سوشیال میدیا لە ڕاگەیاندن لە غێری حیزبەکان دەنگە خۆڵەمێشەکان تەنها و تەنها بەدیلی بریتە لە هەڵبژاردن شتێکی تر نییە لە هەڵبژاردن لەبەرەوە لێرەوە من ئەم قسەم ئاڕاستی جەماوەرەکەم چونکە کاکشیران وتی یەشە لە بنەماکان بریتە لە دەنگداری هۆشیار هۆشیاری هاوڵاتی لێرەوە دەست پێیەکە تۆ ناڕازیت لە یەکێتی و پارتی وەرە کۆمەڵی داگەری تاقیکەرەوە وەرە یەکگرتووی ئیسلامی تاقیکەرەوە وەرە بزوتنەوەی گۆڕان تاقیکەرەوە وەرنەوەی تاقیکەرەوە کاکە وەرن دەنگ بن بە هێزێک با بێ بە بدیلی پارتی یەکێتی با بچێتە دەسەڵات و ئەگەر لە ماوەی 4 ساڵە ئەویش فەشەلی هێنا لە ئیداری دەوڵەتە گەندەڵی و ساختەشێتی و فلان و فیسار و محاسسەی حیزبایەتی و هەموو ئەمانە هەر بەردەوام بوو ئەوە ئەو هێزە ئەکرێ وەلا بندێت دیسان بەدیل بیکردنەوە بێت چونکە ئێستا لە دنیای دیموکراسی بڕۆ بۆ وڵاتی فەرەنسا کە پێڵن دنیای دایکی دیموکراسی بچۆ بۆ ئەڵمانیا بڕۆ بۆ بریتانیا بچۆ بۆ ئەمریکا هەروایە ینی هەموو جارێک خەڵک ئەگەڕێ بە دوای بەدیلە 4 ساڵ جارێک من تۆ تاقیەکەمەوە بە کەڵک نەهاتی سزای سیاسی دەدەم 4 ساڵی ئایندە دەنگەدەم بە کاندیدەکەی بەدیلی بەس پێ دوێت لەم ساڵ هەڵبژاردن نەکرێ من ئومێدەوارم ئەو فشارە دەرەچیانی کە هەیە و ئەو هەیەجانی کە لە ناوخۆیان هەیە ئەمانە هەموو ببن بە هۆکار بۆ ئەوەی کە هەڵبژاردن بکرێ هێزەکانی دەرەوەی دەسەڵات ڕۆڵی گرنگ ئەبینن لەوەی کە بتوانن ئاسانکاری بکەن تەرح بکەن بەس لە پێناوی کە هەڵبژاردن بکرێت چونکە هەتا نەکرێ ئەم بارودۆخی ئێستا هەیە لە ڕووی ئابووری کۆمەڵایەتی سیاسیەوە خراپتر ئەبێ لە سەرشانی هاوڵاتیان و ناومێدی زیاتر بڵاو زۆر بە کورتی ئێوە ئامادەنەوە پێ دوێ هەڵبژاردنیش دەکرێت ئەم ساڵ ئێمە بەڵێ من پێم وایە ئەمساڵ هەڵبژاردن نەکرێ بەو خوێندنەوەی کە خوێندومەتەوە بۆیش کە گوێم لە هێزەکان بۆ ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان هەمیشە ئامادەین بۆ هەڵبژاردن و هەمیشە پێمان وایە هەڵبژاردن هیچ بەدیلیکی نییە جگە لە هەڵبژاردن بۆیە ئێمە هەمیشە ئامادەین ڕاستە لەوانەیە پێویستمان بە ئامادەکاری زیاترە بێ بەڵام بەڵێ هەر دقەیەک هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بڕیاری لێ بدرێ ئێمە ئامادەین و لە پرۆسەکە بە هەموو هێزی و گروتینێک بەشداری سپاس بۆ هەردوولاتە سپاسیان سپاس بە ئەو بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ